سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵیادی ئەنفالی بارزانیەکان ڕایدەگەیەنێت. جێگەی داخە لە دوای تێپەڕبوونی 40 ساڵ بەسەر ئەم کارە ساتەدا، کەچی هێشتاش کەسانێکن بە هەمان عەقڵیەت و هزری شۆڤێنی و سەردەمی ئەنفالەوە دەیانەوێ مافەڕڕەوا و دەستوریەکانی گەلی کوردستان پێشێل و زەوت بکەن، لە کاتێکدا خەڵکی کوردستان بە هەزاران قوربانی داوە و ڕوبەڕووی چەندین تاوان و کارەساتی گەورە بووەتەوە لە پێناوبەرگریکردن لە ناسنامەی نەتەوەی و نیشتیمانی خۆی کە هەرگیز دەستبەرداری نابێت. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا ڕایگەیاند ئەمڕۆ 40 ساڵ بەسەر یەکێک لە دڕندانەترین تاوانەکانی ڕژێمی پێشووی عێراق تێدەپەڕێ کە جینۆسایدکردنی هەزاران مرۆڤی بێتاوانی بارزانی بوو، تەنیا لەبەر ئەوەی کورد و بارزانی بوون دەستگیر کران و دواتر لە بیابانەکانی عێراق زیندە بەچاڵکران. لە پەیامەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستاندا هاتووە ئەم تاوانە گەورەیە بەشێک بوو لە شاڵاوێکی ڕەگەزپەرستانی ڕژێمی لە ناوچووی بەعز دژ بە گەلی کوردستان کە بێسەر و شوێنکردن و جینۆسایدکردنی کوردی فەیلی و ئەنفالکردنی ناوچەکانی بارزان و گەرمیان و بادینان و کیمیابارانکردنی هەڵەبجە و چەندین دەڤەری دیکەی کوردستان زنجیرەیەک بوو لەو تاوانە نامرۆڤانەی لە دژی خەڵکی کوردستان ئەنجامدران. مەسرور بارزانی لە پەیامەکەیدا ئاماژە بۆش دەکات دەڤەری بارزانیەکە لەو ناوچانی کوردستان کە لە سەدەی ڕابردوودا بەدەیان جار دووچاری وێرانکاری و کۆمەڵکوژی و جینۆساید بووەتەوە، بەڵام ئەو هەموو زوڵم و ستەم و تاوانانە نەیتوانیوە ئیرادەی نەتەوەیی و ژیانی خۆڕاگری و بەرگری لەم دەڤەرە لەناو ببا و هەمیشە دژی زوڵم و ستەم ڕاپەڕیون و بەهۆی خۆڕاگری و قوربانیدان و خوێنی پاکی شەهیدەکانمان ئەم قەوارە دەستوری ئێستای هەرێمی کوردستان بەرهەم هاتووە و پێویستە بە هەموو شێوەیەک داکۆچی لێ بکەین و زیاتر گەشەی پێ بدەین. هەروەها سەرۆکی حکوومەت جەخت لە قەرەبووکردنەوەی کەسوکاری ئەنفالکراوان دەکاتەوە و ڕایدەگەیەنێت لە ساڵیادی ئەم کارە سات و یادە خەمگینەدا خواست و داوای هەرێمی کوردستان بۆ قەرەبووکردنەوەی شایستەی مادی و معنەوی بنەماڵە و کەسوکاری ئەنفالکراوان و خەڵکی ستەملێکراوی کوردستان لەلایەن حکوومەتی عێراقەوە بەپێی دەستور دووپات دەکەینەوە. پێویستە هەمومان کار بۆ ڕیشەکێشکردنی هەزری ئەنفال و دووبارە بوونەوەی ئەم تاوانانە بکەین. لە کۆتاییدا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵیادی جینۆسایدکردنی بارزانیەکان ئاماژە بۆ دەدا سەری ڕێز بۆ بارزانی ئەنفالکراوەکان و سەرجەم شەهیدانی کوردستان دادەنەوێنین و هەمیشە بەڕێز و شکۆوە یادیان دەکەینەوە. دەژڵێت ڕێز و پێزانینم بۆ کەسوکار و بنەماڵی سەربەرزی ئەنفالکراوان هەیە کە ڕوبەڕووی ڕۆژگارێکی زۆر سەخت بوونەوە، بەڵام توانیان سەربەرزانە منداڵ و نەوەکانیان پێبگێنن. سوپاسی جوامێری و بەهاناوەچوونی خەڵکی قارەمان و نیشتیمان پەروەری هەولێر و دەوروبەری و ناوچەکانی دیکەی کوردستان دەکەم کە لە کاتی ئەم کارە ساتەدا هاریکار و دڵسۆزی کەسوکاری ئەنفالکراوانی بارزانی بوون.